وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بەڕێوەبەرێتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە سیمپۆزیۆمێکی هونەری شێوەکاری ڕێگەخات. دەربارەی ئەم سیمپۆزیۆمە ئەچینە لای پەیامنێرمان سەڵات جەمیل. ئاکاری ئەمە ئێستا لە هۆڵی بەڕێوەبەرێتی گشتی ڕۆشنبیری هەڵەبجەین. ئەوەی کە لێرە هەیە لە ئێستادا کە ئێمە بینەری یەکەمین سیمپۆزیۆمی شێوەکاری کە لێرە لە هەڵەبجە ڕێک دەخرێت بەڕێوەبەرێتی گشتی ڕۆشنبیری پێی هەستاوە و ئەنجامی داوە ناویشی لێناوە یەکەمین سیمپۆزیۆمی شێوەکاری هەڵەبجە بڕیارە مەساڵانی ئایندا بەردەوامی هەبێت. لێرەوەی کە ئێمە دەبینەوەی کە لە دوای منەوەیەوە هونەرمەندانی سەر ئاستی عێراقن واتە لەسەر ئاستی عێراق لە سەرتاوی شارەکانی عێراقەوە هاتوونەتە هەڵەبجە لێرە بەشداریان لە سیمپۆزیۆمەکە کردووە. دیارە ئەم سیمپۆزیۆمە زیاتر لە 11 ساڵە من لەباری ئەعلامە کار دەکەم بە تایبەتی ئالامی بینراو یەکەم جارە لە هەڵەبجە چالاکێکی وا گەورە و بەرفراوان لە بواری هونەری شێوەکاری بە بەشداری هونەرمەندانی شارە جیاوازەکانی عێراق ببینم کە بۆ ماوەی چەند ڕۆژێک بەردەوامی بێت. ئەمڕۆ دەستی بەکارەکانی کردووە لە ئێستادا هونەرمەندان سەرقاڵی پرۆژەکانیانن دیارە بۆ قسەکردن لەسەر ڕێخستنی سیمپۆزیۆمێکی لەم شێوازاوە ئەمانچ لە ڕێخستنی یەکەمین سیمپۆزیۆمی شێوەکاری مامۆستا محەممەد فتاحمان لەگەڵایە بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری هەڵەبجە. مامۆستا محەممەد ئامانج لە ڕێخستنی سیمپۆزیۆمێک بەم شێوازە و بەشداری پێکردنی هونەرمەندانی شێوەکار لە سەراستی شارە جیاوازەکانی عێراق چییە بۆ ئێوە هەنگاوێکی لەم شێوەتاننا و گرنگی ئەم بوارە لە چیدایە؟ بەڵێ هەڵبەتە لە هەموو جیهاندا سیمپۆزیۆمات ئەکرێت لە بواری هونەری شێوەکاری. ئێمەش بە باشمانزانی لە شاری هەڵەبجەی خۆشەویست بۆ یەکەمین جار سیمپۆزیۆمێکی شێوەکاری ساز بکەین کە لەم سیمپۆزیۆمە تقریبان 16 هونەرمەند بەشداری کردووە جگەل لە هونەرمەندانی شاری هەڵەبجەی خۆشەویست. هەڵبەتە لە هەموو پارێزگاکانی عێراقەوە هونەرمەندانی دیاری شارەکان ئەمڕۆ بەشدارن لەگەڵمانە وەکو خۆتان دەبینن لە پشتمەوە هونەرمەندان سەرخاڵی کارکردنن. ئێمە هەڵبەتە پرۆگرامێکمان داناوە ئەمڕۆ یەکەم ڕۆژی کارەکانە سبەینە و دووسبەیش بەردەوام دەبێت. لە سێم ڕۆژی سیمپۆزیۆمەکەمان بە حزوری بەڕێز وەزیری ڕۆشنبیری و پارێزگاری هەڵەبجە و قایمقام و بەرپرسان لێرە مەراسیمێک ساز دەکرێت بە بەرهەمی ئەو هونەرمەندانەی کە لێرە بەشدار بوون. مامۆستا محەممەد بڕیارە بەیانیش بەردەوام بێت دوو بەیانیش بەردەوامی بێت بەڵام بەیانی جیاواز لە ناو هۆڵ ئێوە لە دەرەوە کار دەکەن لەکوێ کار دەکەن و کارەکەتان چییە و سیمپۆزیۆمەکە کابرێتە دەرەوە جێپەنجەی خۆی لەکوێدا جێڵێت؟ بەڵێ ئێمە هەڵبەتە کە باسمان کرد ئەم پرۆژێ لە لای هونەرمەندانی خۆشەویست لە پارێزگاکان هەر هەمووی ببێ سڵەمینەوە وتیان بۆ هەڵەبجە ئێمە ئامادەین بە هەموو شێوەیە کار بکەین. بیرمان لەوە کردو کە دیواربەندێک لە هەڵەبجە دروست بکەین کە هەموو ئەم هونەرمەندانەی لێرەدان بە کۆ کارێکی جەماعی بکەین کە ببێنێتەوە بۆ یادەوەری هەڵەبجە. هەڵبەت ئەمان مێژووی هەڵەبجە و شانزەی سیان قەت بیر ناچێتەوە هەمویان شارەزای ئەوەن. پاش ئەوەی کە سبەینە سەردانی مۆنەمنتی هەڵەبجەکەین دەچینە سەر دیواری کارکردن لە ناو هەڵەبجەدا هونەرمەندان کارەکانی خۆیان لەوێ ئەنجامەدەن. دەستخۆش مامۆستا محەممەد بۆ زانیاریان سەرکەوتوو بن بێ وای کاری جوانتر. ئاکارەوەی کە گوێبیسی بووی بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری هەڵەبجە ئاماژەی بۆدا کە بەرنامەکانیان ئەمڕۆ دەست پێکردووە یەکەمین سیمپۆزیۆمی شێوەکاری هەڵەبجەیە بەیانی دەچنە دەرەوەی هۆڵ کارەکانیان لە دەرەوەی هۆڵ ئەنجامەدەن دیواربەندیەک دروست دەکەن جێپەنجەی خۆیان لە هەڵەبجەدا جێدەهێڵن و ڕۆژی سێمیشە و تابلۆوانەی کە لە ئێستادا دەینەخشێن نەوکارانەی کە لێرەدا ئەنجامی دەدەن ڕۆژی سێیان بە ئامادەبوونی وەزیری ڕۆشنبیری لە پێشەنگایەکی شێوەکاریدا پێشەنگاکە دەکرێتەوە و نمایش دەکرێن. ئەمە زانیاریەکان بوو لە سەر یەکەمین سیمپۆزیۆمی شێوەکاری لە هەڵەبجە. بەڵێ سەڵات جەمیل پەیامنێری کورسان نیوز لە هەڵەبجە. سپاس بۆ تۆ میوانەکەت.